بینەرانی تیوار ئەم کاتەتان باش. سمەیەم لە دیدارێکی تایبەتی دیکەی تیوار هاتینەوە خزمەتان. بە درێژەی مێژوو لەوەتەی کوردبوونی هەبووە لە هەر بەشێکی کوردستاندا بەردەوام لەلایەن نەتەوە سەردەست و دەسەڵاتەکانیەوە مافەکانی پێشل کراوە، سەرکوت کراوە، دەسەڵات و ڕێگەی لا سیاسەت و بەڕێوەبردنی وڵاتەکەیدا پێنەدراوە. بەگشتی دان بەبوونی کورد وەک نەتەوەیەکی خاوەن مەف و ئازادیەکانیدا نەنراوە. تا ئەمڕۆ کە بە ئەم کات و قۆناغە گەیشتوین، دەیان و سەدان کەسایەتی و چالاکوانی سیاسی، مێژووی ئەدەبی و فەرهەنگ و چالاکوانی جۆرا و جۆرمان هەبووە کە لە پێناو وەدەستهێنانی مافە نەتەوەی و نیشتمانی و سیاسیەکانی کووردا خەواتیان کردووە. شۆڕژگێرانێک کە بەشێک گیان زیاتریان تەواوی تەمەنیان و گیانیان بۆ خزمەت بە دۆزی ڕەوای کورد تەرخان کردووە، بەڵام بەهۆی بوونی حکوومەتە داگیرکەرە فاشیست و زاڵمەکانەوە کە بەسەر بەشەکانی کوردستاندا زاڵبوونیان زیندانی کراون، یان تیرۆر کراون، یانیش نیان هێشتووە بچووکترین دەنگیان با کۆمەڵگەی جیهانی بگات. هەر لەم پەیوەندیەدا و لە باکووری کوردستاندا سەلاحەدین دەمیرتاش ماوەی چەند ساڵێکە کە کەسایەتی سیاسی و بەتوانای کووردا بەردەوام هەوڵی وەدەستهێنانی مافەکانی گەلی کوردی لە باکووری کوردستاندا و خەبەتێکی چڕی لە پێناودا کردووە. بەڵام باش دەزانین کە حکوومەتی تورکیا بە چ شێوەیەک مامەڵە لەگەڵ دۆزی کووردا دەکات و سیاسەتەکانی بەرامبەر بە کوردەکانی ئەو بەشەی نیشتمان چۆنە. هەر بۆیە بە دڵنیاییەوە دەمیرتاشیش یەکێکە لەو کەسانە کە بۆتە قوربانی سیاسەتی فاشیستی و داگیرکەرانەکەی دەوڵەتی تورکیا و لەگەڵ هاوڕەکانی لەلایەن حکوومەتی تورکیاوە زیندانی کراوە. بەڵام لە بەرامبەریشدا بەشێکی بەرچەو لە کەسایەتی و سیمادیارە سیاسی و ئەدەبی و فەرهەنگی و هونەریەکانی کورد وەکو مامۆستا عەبدوڵڵای حەسەنزادە، قوبات جەلیلزادە، عەدنان کەریم، ئامینەی کاکەباوە، عوسمان بایدەمیر و زۆر کەسایەتی دیکە لە هەوڵێکی بێوێنەدا دەستپێشخەری کوردستانی لە پێناو ئازادی سەلاحەدین دەمیرتاش و هاوڕێکانیان ڕاگەیاندەوە کە ئەمەش نیشاندەری زۆر لایەنی گرنگی سیاسی و یەکگرتوویە دەکرێت لێکدانەوەی تایبەتمان بۆی هەبێت. ئێمە وەک دەستگای میدیای تیوار ئەم جارە و لەم پەیوەندیەدا هەوڵمانداوە دیمانەیەک لەگەڵ دکتۆر سەرباز نەبی، پرۆفیسۆر و مامۆستای فەلسەفەی سیاسی لە زانکۆی کە یەکێک لە ئەندامان و سەرپەرشتیاری دەستپێشخەریەکەیە دیمانەیەک ڕێک بخەین و لایەنە جۆرا و جۆرەکانیان پرسا لێک بدەینەوە. جیاواز لەوەش تیشک دەخەینە سەر چەند ڕەهەندێکی سیاسی پەیوەندیدار بە بەشەکانی دیکەی کوردستانەوە و دۆخی هەنووکەی کوردستان پێکەوە تاوتوێ دەکەین. لەگەڵ تیوار بمێنەوە سوودمەند بن لە نوێترین زانیاری و لێکدانەوەکان. بەڵێ بەڕێزان، هەروەک ئاماژەمان پێکرد لە خزمەت دکتۆر سەرباز نەبی، پرۆفیسۆر و مامۆستای فەلسەفەی سیاسی لە زانکۆی کۆیەداین. دکتۆر بەخێربێی، سپاس بۆ دەرفەتەی کە بە ئێمەتاندا. سپاس بۆ وەش بۆ داوەتنامەت. سپاس دەکەم. پێم باشە بۆ دەستپێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە دەست پێ بکەین. بە هەبوونی ئەم شەڕ و ئاڵۆزیانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، ئێوە دۆخەکە چۆن هەڵەسەنگێن و ئێمە بەرەو چ قۆناغەکەچین؟ بەگشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەو 5 ساڵی ئەخیرا بەڕای من نەخشێک نوێیت بێ دروستکردنامە لە کۆتایی ئەو قۆناغەنە. ئێستا سێرکن دۆرمان مەسەلەن لە لوبنان، لە ئیسرائیلە، لە یەمەنە، لە عێراقە، لە سووریایە. بەگشتی ئەمە ئەم شەڕە دەبینن، ئەمە بەلگەیە کە ئێستا نەخشەیەکتون لەو ناوچەیە دروستکردن. بەردەوامبوونی ئەم شەڕە وەکی پێشوو نابێ، یعنی ئێستا لە قۆناغی کۆڕایکاری جەوهەری دەنە لەوێدا. ئەم شەڕە لەسەر هامشی شەڕێکی ناوەندی دەبێت. شەڕی نیوان دوو کوتلەیان ئێستا. کوتلەیەک بە سەرپەرشتی سینە لە ڕووی ئابووری لە ڕووی جیهانی، و کوتلەیەک وانە بە سەرپەرشتی ئەمریکایە. ئەم شەڕی کە دەبینن ئێستا بەهەووی سمێنە لە ئیرانیش بەرزم بێ. ئەمە لە هامشی شەڕی مرکزیە، هامشی شەڕی کە لە نیوان هەردوو کوتلێن گەورە دەبێت. اینجا لەوەی هەندێک گۆڕانکاری نەگشتیانە دەبێت، هەندێک گۆڕانکاری جزئی دەبن، بەڵام لە ئەنجامدا ئەم نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گواردن. بەس ممکنە پس ئەوێ بیکردن بڵێن لۆ ئەمریکا ئێستا تووشی شەڕێکی گەورە نابێت لە ئێرانیان ئەو پرسانە، ئەوە هەندێک گومان بەسەر دێن. ئیرانیش تێم لە ناو، بەس ئێستا بڵێن ئیران ئەو شەڕە دووری خۆی تێ لەبەرەوە کیلی ئیران لە لوبنان شەڕ دەکەن، لە ئێمە شەڕ دەکەن، لە عێراق شەڕ دەکەن، لە سووریا شەڕ دەکەن. و ئەمریکی و یەکێتی ئەوروپا بە تەمانە ئێستا دەست دریژەیە و دەست تێوەردانی ئیران لەو ناوچەیە بیبرێن.
جگەلەوەی ئێستا دوو وەکیل هەنا دوو وەکیلی گەورە لە ڕۆژنەتی ناوەڕاستانە تورکیا لەلایەک و ئێران لەلایەک یعنی حتا تورکیاژی بە وەکالەت کار دەکەن بەڵام هەڵوێستی تورکیا نیگەرانە جارجاران لەگەل گروپی شەنجەهایی بەناو دەبێت هەر این دوێ لەگەڵ ڕووسان و لەگەلی کەوان بڕوە و جارجاران لە عینی وەخت ناوێ واز لە نێتۆ بینێ یعنی ئەو مشکلەی هەری گەورە لە ناو سیاسەتی خارجی سیاسەتی تورکیایە و نەجێ ڕازیم و نەجێ نیگەڕانی ناتووە و جێنیگەڕانی ئەمریکیانە و متمانە بە ئەردۆگان نادن بە سیاسەتی ئەردۆگان نادن لە ئەو ناوچە ئەردۆگانە هەوڵ دەدەێت تورکیا بکە هێزێکی هەرێمی وەکی ئێران دەتوانای ئەردۆگان بە وەکی ئێران نییە نایتوانێت سیاست مرێوە ببێ وەکی خامنەئی حکوومەتی خامنەی بە قەرەهاتی من ئەوان ئایتوانی بوو سەرکەوتنان بەدەست بخن بەڵام تورکیا نایتوانێت تورکیا تەنیا سیاسەتی ئەردۆگان ئایتوانی بوو دژمنان بۆ خۆ دروست بکێ بێ سوودی لە ئیسلامی سیاسی بینی وەکی چۆن لە عێراق و لە سووریا ئەوم بەگشتی ئەمە ئێمە دەینن بەرامبەر مەشهەدێکی نوێ باوەرم لەو 10 ساڵی تێدا ئەمە ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی تازە دەبینن جیاوی لاوەی کە ئێمە ناسی پێشێت باشان بابەتانەی کە باسمان کرد چ کاریگەریەکی ئەبێت و ئێمە بەرەو چ قۆناغەگەڕۆن مەبەستم بە گشتی کوردستانە کورد بەگشتی ئەیتوانین کارگیر بن لەو گۆڕانی کاریە و ئەیتوانینیش بێلایی بن و بێتواناییش بن کورد لە ڕۆژاوە ئەیتوانی بۆ ببن هێزە کەریمی ئێستا گۆڕانکاری لە سووریا بێ قەسەد نابێ یعنی ئێستا ئێمە بینی لە 2010 تا ئێستا ئەو شەڕی ناوخۆیی سووریا دەست پێی کرد ئۆپۆزیسیۆنی سووریا من وەکی نمونە باس دەکەم ئۆپۆزیسیۆنی سووریا 84 دەوڵەت پشتگیریان کرد و اعتراف پیان کرد و ڕەوابوونی ڕژیمی بەشار ئەسەد لادە بەس لە ئەخیری چوانات بوونە چەتە لەبەردەستی تورکان لەو لە ئازەربایجان تا نیجێریا شەڕ کرد بەڵام کی لەسەر خۆی ما ئەیتوانی بۆ خۆ بپارێزێت قەسەد وە جگە تیبینیمان هەندێک ڕخنەیمان لەوانە بەس لە ئەنجامدا ئێستا دوو هێزمانە لە سووریا ڕژیمی بەشار ئەسەد لەگەلی ئیرانە و رووسیایە پشتگیری دیکەی و لە لای دیکە کوردمان ئەو کوردە ئەیتوانین کارگیری لە داهاتووی سووریا بکەن ئەمە لە باسی باکوور بکەن ئەمە نایتوان باسی کورد بەگشتی بە یەک وشە باس بکەن یعنی هەر کوردێک تایبەتمەندی خۆی هەیە و توانایی و شەرت و مەرجن کاری سیاسی لەوێت هەیە مثلا لە باکووری کوردستان ئەگەر هێزن باکووری کوردستان ئەگەر کورد دبابێ مراجعەیەکی ڕخنەیی لە تجربەی پێشوو و سوودی میگرن لە یەکشت لە پرۆسەسی دیموکراتی و گۆڕانکاری لە تورکیا لەوە ئەگەر مەڕازی من ئێمە نەڕازی من تورکیا دەوڵەتە و دەستگای دەوڵەت تێ هەنە نەوەکی ئیران و سووریایە و لەبەروانە کورد بە قەبارەی خۆی وەکی ژمارە کورد ڕێژەیان بە قسەی سلەیمان دەمیڕێل نامەکەی لەگەڵ وەزیری ناوخۆ کاتی خۆ کورد ئێستا نەکەمترین 45 تا 50 سەدی خەڵکی تورکیان واقعی ینی ئەم قەبارەی سوکان ئەم ژماری ئەیتوانێت گۆڕانکاریە گەورە لە تورکیا بکە ئەگەر بە استراتیژیەک سیاسی دەست پێ بکرد بەداخەوە ئێستا دوژمنی کورد کرد بەڕای من دوژمنی یەکەمی کورد تورکە یەکەمن بناوە ئەو دوژمنە سوودی لە هەڵەی سیاسی زوتەوەی سیاسی لە باکووری کوردستان دەگرێت زیاتر لە کە کورد سوودی لەوان بگرن ئەمە لە ڕۆژهەڵاتیش گۆڕانکاری تێ بەس گۆتاری سیاسی استراتیژیاتی سیاسی لە لای زوتەوەی سیاسی ڕێزگارخوازی کوردستان بە هەمی هێزانی لە باکوور تا ئێستا ئەوانش مراجعەی خۆی نەکردیان لە باشووری کوردستان ئەم ململانە و ناکۆکیانی حزبی ئەو دواکەوتنە زۆر کارگیری لە داهاتووی باشووری کوردستان لە داهاتووی باشووری کوردستان کەس سیاسەتمەدار یان ئەوەی شیکاری سیاسی دیان ئەو چاودێری سیاسی نایتوانێت بڵێ دوای 2 ساڵایی چۆن بێ بەڕاستی داهاتووەکی من زۆر بە ئەومێ نیمە لە سەمارەت بە باشووری کوردستان و ئەمەژی هەوکاری یەکەم کە ئیرادە و گۆتاری سیاسی و هەڵوێستی سیاسی
لە باشووری کوردستان نەیەکەوە لەبەرەوەنا پێویستی کورد یەکەم شت لە ئاسپ 4 پارچە پێویستن بە کۆتارێک نەتەوەی هاوبەشەیە یەکەم شت و دوام شت بە پێویست بە هەلوێستێک سیاسی کوردانە هەیە ئەمە لە پێش و هەر هەلوێستێک سیاسی کوردانە دەبابێت چاو مخر ئەو کوردە کە نابێت دەستی یارمەتی بە دوژمنان بدن ئیرانی بن یا تورکمانە یان ڕژیمی سووریا بیان متمانە بە دوژمن نابێت بەرحالی ینی و پێویست بە کورد گۆتاری خۆی سیاسی نەتەوایەتی لە ئاستی 4 پارچەیە بکنەیەک لەبەر دیارە بوو لەو 10 ساڵی ئەو ململانە کە باشووریش تێرە چوو و لە ڕۆژاواژی و نە باکووریش دیار بوو کارگیریە چی یعنی ڕووداوە بنێت چ پارچەی ڕنگ بدەی کارگیری لە پارچەکەی دیکەژین دەدەی ئێستا ئەو گۆڕانکاری لە باکوور بوون لە ڕۆژاوا و لە باشووریش ڕنگدان و ئێستا بەرهەمی ئەوان ئەمانە بەسەڵ ئێستا گەڵمان هەیە بە وردی بێنە سەر باکووری کوردستان ئەوە کە زانین سەلاحەدین دەمیرتاش سەرۆکی پارتی گەلانی کوردستان هەدەپا لە 4 تشرینی 2016 بە تۆمەتی هاوکاری لەگەڵ پارتی کرێکارانی کوردستان دەست بەسەر کرا و ماوەی 42 ساڵ حکمی بەسەردا سەپا ئایا ئەم حکومدرانەی دەمیرتاش حکمێکی ناڕەوایە یاخود ئەوەی کە ئەچێتە قاڵبی ڕق و کینەی دەوڵەتی تورک بەرامبەر بە کورد دیارە کە تشتێکی کینەیە ینی و نەیارتیە ئەمە پیلانێک سیاسی بوو بەڕای من ئەمنوا تەوسیف دیکەم ئەمە تۆلکردنێک لە بۆ داعش و غزبەتی داعشیانی ئێستا تۆنی داعش ئەردوگان هەندگرێن لە دەمرتاش ئەم دادگای کە بە ناوی دادگای کۆبانی بوو مەبەستی ویش لەبەر شکستنی داعش لە کوبانی گەورەترین شکستن بوو بۆ پرۆژەی ئۆسمانی نوێ ئەردوگان بە تەواو و تورکیا بگەڕێنی سەردەمی ئۆسمانیەکان و ئەو توانە و هێزەکانی تورکیا بەدەست بخی ئەوەی لە دەستی چوونی شەڕی لە شەڕی پێشووندا لە دوای اتفاقی لۆزاندا کوردان لە کۆبانی کۆبانی ئەو پیلانە شکاند ئێستا ئەردوغان هۆڵ دەدەی تۆلدان بکەین لەگەڵ دەمرتاش و ئەوانە و هاوڕێکانی کاندانی بەرلەمان بوون یعنی ئەسڵان بریاری بەرلەمانی تورکی و بەرلەمانی و تەکلیفی ئەردۆگان بۆ خۆی لە دەمرتاش کرد و کاتێخوا کە پەیوەندی لەگەڵ پەکەکە بکە یان نە شتێکی بەشارتی بوو یان ئەوە بوو ئێستا ئەم من جۆرێکی ئینتیقامە کینایەتیە بەبێ قەراری دادگای ئۆڕپی بۆ مافی مرۆڤ دادگای ئۆڕپی بۆ دادوەری ئامنستی ئینتەرنەشنەڵ ئەمانە گشت داوا لێ ئەوڕۆپا کرد داوا لە حکوومەتی تورکی کردنەوە ئێستا ئەنجومەنی ئۆروپی بە نیشتی وەزارەتی دەرەوە ئەمانەش داوا ئەمە دادگای سیاسیە نە دادگایەک دادوەریە یان قانونی یاساییە و دادگای تورکان بە خۆشی بریار بۆ ئازادکردنی سەلاحەدین دەمرداشدا بەڵام ئەردوگان ڕێگا پێنانی بۆ ئازاد بۆچە هێرشی هەری گەورە لەسەر داهاتووی سیاسی ئەردوگان بەڕای بن نام دڵەوە شلانە نە هیچ سیاستمەدارێکی تورکە نەنا هێریشی هەری گەورە لەسەر داهاتووی و سیاسەتی ئەردوگان لە تورکیا سەلاحەدین دەمرتاشە لەبەروانە ئەردوگان ڕقەلی سەلاحەدین دەمرتاش ئێستا نمونەیەک سیاسەتمەداری کوردی نوێ تازایی گونجاو بۆ ئەو سەردەوا پێشکەش دەکەیت کە گەنجە کە پشتگیریەک ناودەوڵەتی گەورایە کە هەمیشە پارێزەرە ڕۆژنامەنووسە ئەمان بەگشتی نمونەیەکی نمونە بۆ شۆڕژگەرێکی کوردی ئاشیانە پێشکەشکی لە شۆڕژگەرێکی ئێمە دەناسین لە پێشووکە لە شاخە و با چەک و ئەوە شان دەکەێت و ئێستا ئەو کاریزمایی هەیە ینی بڵێن ئەو پارادای نوێ کە سەلاحەدین دەمرتاش پێشکەش دەکەێت حتا پاکیەکە بە خۆڕازی پێ نییە و پشتڕاست پێ نین لەبەر یەک فۆبیایی لە ناو پاکەکەیە فۆبیایی کاریزمە بەناو دەکەم ئەوەی کە نابێ کەسێک منافسە لەگەڵ بەڕێز عەبدەڵەوشتان بکێ ئەنە پێیان قبول ناکرد کاکە کۆمەلگای کوردی لە قوناغی هەفتاکانە کۆمەلگای کوردی لە باکووری کورسایشتا داهاشتە قوناغێکی زۆر پێشکەوتو بە سەدان هەزار دەرچووی زانکۆکانانە هەڵگری بەڕۆنامەی دکتۆرا بە هەزاران بوونە ئێستا بۆ ئەنا کەسێکی شۆڕژگەری کلاسیک
نما جوائزتان نمونه إني وكي صلاح الدين دمرتاش دوي وتشوف لو زور ده تفصل كاريزمايك عشتيانا خماتك ديمقراطية إسا صلاح الدين دمرتاش نموني نيلسون مانديلا نموني مهاتما غاندي لكاتي خوي بلام نبيشتر لو عنايش يعني إسا أمعنا أيتواني هاو بديكي جورب بوندوزي كرد ورواتي جورب وسميانكي سيمبولي رمزي بو دوزي كرد لما كوني كرسان كوي بكي صلاح الدين دمرتاش أيتواني بكي عبد الله جان نايتواني أو شتان بكي لبرو أنا الرقر لي أما استطاع كيف شارتي هيا دجي صلاح الدين دمرتاش هميشة تركي وكي أردوغان دكن هميشة هندك لاي لنا وبكا كابا فجي دجي تكن وهندك لاي حزب كان كردستان اللي كجدكن بەڵێ هەر لەم پەیوەندیەدا بوو کە ئێوەش هەوڵتاندا ڕاگەاندراوێک بڵاو بکەنەوە و دەست پەشخەریەکتان ڕێکخست ئەتوانن لەسەرم بابەتە زانیاری بڵێ ئەمە پێشنیاری کومەڵێک برادەر بوو و بەگشتنی کومەڵێک سیاسەتمەدار و ڕۆژناکەمیری کوردی هەری بەناوبانگ و ناسراون یعنی لە چوار پارچەی کوردستان ینی مە هەندێک ناو باسکمەکەی بەڕێز عەبدوڵڵا حەسەن زادا بەڕێز عومەر شێخ مووس بريز عدنان مفتي بريز دكتور محمود دوسمان نوسرين وكي حميد بوزار السلان سليم تامبو لباكوري كورسان موستا نوسرين وكي دكتور ابوار سويلي كمال هنرمندي وكي عمر دزاي وعدنان كريم وباتشوفي زادا يعني نمونيكي زورنا يا بكسايتي كردستاني بجداري أم هالمطابون أم بس دست پیش خريا إما بتمامون لبر أم بدنگيا برامبر صلاح الدين دمرتاش براسي جي رومان معنا ودستكي تشتكي زور خرابة كتيكو شرك أواندا ديمقراط والأوروبا لهمي دنيا كسينوكي نو شومسكي فيلسوفي كي جورب بجديري ديكي كسيوكي جنجي تشاندار بجديري ديكي كسي عند بدعان عند أماني كي تي أوروبا بجديري ديكي بلو كربي دانيال إما هولدر بو كسين يعني هر كسك نوان كسي بريزاني من باسي بناويان كدي همي خاوني راس مالكي جورنا راس مالك أخلاقي كردوانا ما ويست حلمتك بو معنى دا بزين بو كرد بجديري صلاح الدين دمرتاش كان إستا صلاح الدين دمرتاش بو تايتل بو عنوان بو ناو نشانة دوزي كردي لبا كوري كردستان وناو نشانة بو همون نوني خمد كارن كرد اي ديمقراط واشتيانا لمروا بيوسبوا ما ام دست بيش خريات دست بينوكن ودعوكن لهمي راي يشتي لكردستان لچوار پارچه كردستان بجداري او هنما تربت بدافع وعندك دزقاي السيفيل كمعنين درجيك بو موضوع رازين من بجدار لكردستان بلا الزوربي كسان اوي ما بيانغوت بركس عندماني برمانتاران رازيمو وبيع يعني بيع خوش وبجدار منو يعني ما تيمان كم لبرو أنا أو دس بيش خريا بيعنا ما أو مانيفستو ما بكردي وإنجليزي وتركي وعربي ما بلاو كردية وما دعوة كان هم رأي تشتين شان بارتشي كردستان يعني بجدار منو آلي كارفن بوينا يعني لسر اللينكي لسر آماز من ملاو كردية وجيجا تاي سايتك تايبة تبو هالمتنا ودولتي وما هنداوية كما إن تسبيت باشا بوشي أم قشقيرية هيا يعني بوشي جالة كساتي سياسية كان كسا هنرمندا كان وسرا كان أواني كناود برد أمانش بجدارن أمانش لم قشقيرية تشيا يعني أماجمان أما كارجيري حسا أجيتوبيني إما ما دعوة لكيتي أوروبا كريا دعوة دادجاي أوروبي كريا دعوة أمنستي انترناشونال كريا لهمين أوين معنينا بما في مرو ما دعوة لوان كريا كارجيري لوان بكي إما بيويس بمليون ومليون واجو كرنن لا آفاز دا متواني السودي لي بكرن كستام بوشي بيدنجيا وبيلاعبون تشتكي براستي زور ناشرينف هر كسا خوار بيلاعب كي برابر أم تيكو شروناي كردي ديمقراط وكي صلاح الدين دمرتاش بيلاعب تشتكي باشنية خرابة يعني براستي تشتكي من نايب لما لاحظتي كردا تيمرتوها لم كومال قال لهمي جيجا بلام تشتكي زور خرابة تخو بيلاعب برابر تراجيديا جورا وكي صلاح الدين دمرتاش وهاوري كان دماني برلمان جن جن
ئەمانە انتقام بۆ داعش بۆ ئەندێکس ئەندروگار معقولە خۆبیدەنەوەکە یعنی ئێمە سیناریۆی دووەم بە تەخیلکرد ئەگەر ئەو هەڵمەتە سەلاحەدین دەمەرتاش بۆ کۆبانی نەکرا کۆبانی سەربەت کەوت ئەگەر کۆبانی سەر نەکەوتە و داعش مابانە ئێستا وەڵی ڕۆژاوای کوردستانیان باشوور چوو دەستپێکی هەڵوەشاندنی تیرۆری داعش لەوەی دەست پێ کرد لە کۆبانی دەست پێ کرد و کۆمەلگای ناودەوڵەتی لەوەی دەست بە بژگینی کورد کرد لە ڕۆژاوە یعنی تا کۆبانی تا شەڕی کۆبانی نە ئەمریکا نەیەکیتی ئەوروپا نە تەحالوفی دەوڵی کەس ئامادە نەبوو شەڕی داعش ممکن یان یارمەتیەک بە کورد بکەین یعنی لەبەروانە ئێستا سەلاحەدین دمرتاش و هاوڕێکانی قوربانی بەرامبەر هەمی کورد دەدەن لەبەروانە ئەرکی کورد وایە بڕۆن پشتگیری بکەن پشتگیری ئەم هەڵوەتا بکەن ئەم کەسایەتی کە بانگەوازی کردنە لەو دەستەی دامزرێنەری ئەم دەست پێشخەنیە کە کەس یعنی زۆر مەرز و میژووی هەر کەسێک لەوانە زۆر دەوڵەمەند و بەرز هەیە ئەگەر تو وەڵامدانەوەیەکی پۆزیتیڤ بەرامبەر ئامانە دەدەی بۆ کەی تێ بدەی ئەم گشتگیربوونە چ ئامانجێکیە بێ ئایا ئەو ڕنگدانەوەی دەبێت کە ئێوە مەبەستانە ئەمە ئێستا قۆناغی دووەم بۆ ئەو کارە هەیە ئێمە هەڵمەتێکیان کامپێنێکی ناودەوڵەتی دەکەن بە یارمەتی کۆمەڵە کەوشەمبیر و فەیلسوف و ڕووناکبیر و نووسەر و ئەندامانی بەرلەمانی ئەوروپی و ئەمریکی ئەو هەڵمەتە ئەمە نایتوانن دەست پێ بکەن ئەگەر ڕەواتیەک نەتەوایەتی نەبێت بۆ ئەم هەڵمەتی خۆمان هەڵمەتی خۆوان کە بە ناوی دەستپێشخەری کوردستانیە باب ئێمە لە ئاستی چوار پارچەی کوردستان دەست پێ بکەن دا قۆناغی دووەم ڕەوا پێ بدەن ئەو شەرعیەتێک پێ بدەن ئەو کەسانی کەن لە ئاستی ناودەوڵەتی ئەی کار بکەن بەم شێوە ئەیتوان کارگیری و کارگیریەکی گەورە یعنی جەست لەسەر حکوومەتی تورکیکن لەبەر یعنی باوەڕ ناکە ئاشیانە لە باکووری کوردستان دەست پێ بکەیت هیچ پرۆسەسێک ئاشیانە دەست پێ بکەیت و هەمی ئارامی لە ڕۆژاوە ببێ یان لە باشوور ببێ ئەگەر سەلاحەدین دەمەرتاش و هاوڕێکانی بمین لە زینداندا بەم شێوایی بە زوڵم و بێڕەوا لەبەروانە ئەمە دەواازەیە هەری گەورەیە بۆ ئەم بتوانن ئەگە بە تەمابن پرۆسەسێکی نوێ و قۆنارێکی نوێ بۆ ئاشتیانەی سێ پارچەی کوردستان دەست پێ بکە دوابە ئێمە یارمەتی هەمی کۆن یارمەتی ئەم هەڵمەتە بکەن و بژگیری بکەن لەسەر ئاستێن سوۆسیال میدیان لە ئاستێن زۆربەیان دبابێن بڕۆیت لینکی لە سایتی ئافاز کە لەوێ واژۆ بکەن و بڵاو بکەن ئەوە زۆر مەوزوتە لەبەر واژووکردنی هەر تەکە یەکسەر دەڕۆی دادگای ئەوروپی یەکیتی ئەوروپی ئەو واژووکردنە تا ئێستا چۆن پێشوازی لەم کەمپین و بانگەشەیە کراوە ئایا پارت و لایەنە سیاسیەکانیش پشتگیری و پشتیوانیتانەکەن یاخود نە هیچ پارتی نیە زۆربەی ئەو کەسانی کە مەژدارن سیاستمەدار و خەماتکارین کوردن بەڵام ئێمە ینی سەربخۆنە حتا هەندێک پارتیانە نەڕازینە ینی نەگەشت پارچین کوردستان ینی نیگەرانن سەمارەت ینی حتا ئەوێ دبا بۆ پشتگیری بکەن پێشامی خەڵک بۆ سەلاحەدین دەمەرتاش ئێستا بە هەڵمەتی من نیگەرانن لەبەر ڕازی نین ینی لەو مەوضوعانە و لەبەروانە ئێستا وەڵامدانەوەی خەڵک لە سایتی ئافاز زۆر لاوازە من بەداخەوە یانی دەڵێم و جێغەنگینیە کە دبا بوو لە ئاستێن قوتابخانە لە زانکۆکان لە سوۆسیال میدیا لە هەمی جێگا کورد گەنج کەچ کورد گشت بەشدار یارمەتی مە بکەن لەبەروانە لەو دەرفەتا من باس دەکەن بەنگەوازیم بە گشت کورد دەکەم لە چۆر پارچەی کوردستان لە ئۆرمیا تا مەراش تا عەفرین بڕۆ سایتی ئافاز پشتگیری ئەم هەڵمەتە بکەن پشتگیری ئەم دەست پێشخەریە بۆ ڕێزگارکردن بۆ ئازادکردنی سەلاحەدین دەمەرتاش و هاوڕێکانی میکەن گوێ نەدن گۆتاری ململانە دروستکاری ململانە نیوان کوردەکان ئێمە داهاتوومان هاوبەشە داهاتوومان نەجیایە یعنی کەسە کورد
بیر بکە کە ئەیتوانی سەرزگار بگەی جیا لە پارچەکانی دیکە یان ئەیتوانی کوردایەتی خۆ بپارێزی جگە لە پارچەکانی دی ئەوە هەڵەیە. زۆر باشە ئەی کۆمەڵگەی نێودەوڵەتێکی دکتۆر ئەوان چۆن لەم بابەتە ئەڕوانن؟ ئێستا هەرنی ینی زۆربەی یەکیتی وزارائی دەرەوەی ئەوروپا ئەمریکا کە پێشوازی سەرنکی تورکیاکردن داوا لێکردن کەواڵا و سەلاحەدی دمرتاژ بردن پشتگیری ناودەوڵەتی زۆر هەیە بەس ئەوەی کەم ئێستا پێشگیری کۆمەلگای مەدەنی ناودەوڵەتیە لەبەروانە دەبابێت لەسەر ئەم ئاستەیە ئەیمە کار بکرد. هەنگاوی دووەم ئەو کارە لە ئەوروپا و لە ئەمریکا بڵاو دمێ اینجا دەبابێت ئێمە قوناغی کوردستانی داپەڕێن بەسەرکەوتن بن اینجادا ئەبێتوانێت هەنگاوی دووەم دەست پێ بکەن. سپاس دکتۆرگیان ئێمە وەک دەستگای میدیای تیوار لە چەند ڕۆژی ڕابردوودا زۆر هەواڵ و زانیاریمان لەسەر کەمپین و بانگەشەکە بڵاو کردەوە و تەنانەت لینکی واژۆکەشمان هەروەها بڵاو کردەوە. سپاس کرد سپاس دەکەم پێمە خۆشە زیاتر لەسەر ئەم بابەتی بانگەشە و کەمپینی واژۆکە قسەمان بۆ بکەی و زانیاری زیاتریش بدەی بە ئێمەش و بە بینەرانیش. ئێمە مڕۆن کرد یعنی ئێمە هیچ دەرفەتمان نەبوون جگە لە سۆسیال میدیا ئەمە کار بکەن و لە ئاستین ئاواز ئەم کارە بکەن و دەبابێت هەر کەسێک تێبگێ ئەنۆ هەر واژۆکردنە لە سایتی ئاواز بڕوێ و شێر بکە لەگەڵ لە پیجەکانی سۆسیال میدیا لە تویتەر لە فەیسبووکی لە هەر جێگایەک سوودی لێ هەیە لەوەر ئەو لینکە یەکسەر دەڕوا دادگای یەکێتی ئەوروپا بۆ مافی مرۆڤ وان دەڕوا ئەمنستی ئینتەرنەشنال و دەڕوا یعنی واژۆکردن نە تشتێکی ئەوەندە سووک و بێواتەیە نەوێ دەبابێت ئێمە گرنگی پێ بدەن لەبەروانە هەر کەسێک هەر کوردێک لە هەر جێگایەک بێ دەبابێت لە ئەوروپا ژێر کوردی دیاسپۆرە دەبابێت و کوردی قەفقاسیاش دەبابێت پشتگیری ئەمان مەتا بکەن ئەمە جاری یەکەمە ینی سوودی گەورە چییە؟ جاری یەکەمە کە ئێمە ئایتوارن ڕایە گشتی کوردستانی دامەزرێن ڕایە گشتی کوردستانی هاوبەشی خەمی خۆی نەتەوی نەبووە زۆر جاران ئێمە کووردا باش بوون ئافرین داگیر بوو کوردراون زۆر خەمیان نەبوو بڕۆی گشتوگاری لە تورکیا بکەن یعنی یارمەتی ئابووری تورکی بکەن مثلەن حاڵەفچە دەسوڵتا کوردەکە و خەمی ئەوە نەبوو ئێمە بەتەمانە ینی ئەمە دەرفەتەکە بۆمە ڕایە گشتی کوردستانی بێدامەزران لەسەر ئاستی 4 پارچە و لەسەر ئاستی جیهانیش دەربارەی یەکیشەی کوردەواری کە لە باکوورە کە ئێستا زۆر دادگایەکی بڕاستی بریارین فاشیانە دادا بە تیکۆشەوین کوردیانی. زۆر باشە با بینە سەر باشووری کوردستان ئەم هاتنی تورکیا سوپای تورکیا بۆ باشووری کوردستان چۆن ئەبینن چۆن ئەتوانین لەسەر جوگرافیا سیاسەکە قسەی لەسەر بکەین؟ هاتنی سوپای تورکیا نەجاریەکەم ئێمە زانەوە زیاتر 30 ساڵ تورکیا هەوڵ دەدێ هەندێک پارچەکان لە ناوچەکانی باشووری کوردستان داگیر بکە و هەر هەڵمەتی ئەردۆگان لە دەستپێکەوە بە پرۆژەی خەونی عوسمانی نوێ هەبوو کە میساقی ملی لێرە نورژەنگ بکێت بەڵام ئێستا ئەوەی ئێستا دەوێت لە ڕووی سیاسی بەڕای من ئەوەی ئێستا دەبێت پەیوەندی لەگەڵ ئەو ڕێکەوتنی نیوان بەشار ئەسەد و ئەردۆگان مەبەستیان پێیە ئەمە هاتنە جیار نییە لە ڕێکەوتنێک نیوان ڕێژیمی ئیرانی و تورکیا ئێمە ڕوون بکەن لە دەستپێکەوە شیکردنەوەی سیاسی بۆ ئەم پرۆسەسی لەشکری کە ئێستا تورکیا جیوەجێ دەکرد لە باشووری کوردستان عەلاقە پێیە و ئەگەر دوو بپرسێ مەبەستم پێ چییە؟ مقایەدەیەک یان داگیرکردنێک نیوان ئیران و ئیران و تورکیا بووە لە ئەو ئاستەیە یەکەم شت ئەردۆگان مەبەستی پێ بەوری کەوتنە چییە لەگەڵ بەشار ئەسەد یەکەم شت ئەردۆگان دوێ ڕای گشتی لە ئەردۆگان لە هەڵبژاردننی ئەخیرەوە ئەردۆگان وەدەی زۆر تێک چوونە تورکیا ئەگەوا بەردەوام بێ ئەردۆگان لە هەڵبژاردننی داهاتوون نایتوانێ
خوا کاندید بکەی بۆ سەرۆکایەتی تورکیا هەمیشە بەرەو دادگا دەڕوا واردوگان ئەو داهاتووی ڕاش دوێ دوورکەوێت لەبەروانە بە خەمی ڕازیکردنی ڕای گشتیە لە تورکیا کەوان پەنامەرانی سووریا بگەڕێنی و واز لە هەممی بەڵێنی خۆی بدێ سەبارەت بە بەشار ئەسەد و گۆڕانکاری لە سووریا. نەوەی ئیران قبول کردیە و سوودی لێگرێ کە بەشار ئەسەدیژی ڕۆکی ڕێژیم ڕەوا دەبێ ڕژیمی بەشار ئەسەد کە دوێ بەڕای گشتی و ڕای عەرەبی بڵێ ئێمە سەرکەوتن بەرامبەر ئۆپۆزیسیۆنی خۆت بەرامبەر معارەزە و هەمیشە دوێدەست خست و ئەوە تیرۆریستن ئەوە ئەردۆغان بخوا هاتە لای بن. لێرە چی سونەی دێت؟ تورکیا ڕەوا دەکەێنێ نفوزی ئیران لە عێراقەواش هەمیشە ئەیتوانێت دۆرپێجی ئیدارەی خۆسەریمێکی کورد یعنی ئەگەر ئەمریکیان ڕێگا بە تورکیا نەدا هێریشمکی لەسەر ناوچەکانی ڕۆژاوای کوردستانمان لەو فترەیە تورکیا ئەیتوانێت کە بگێتە ناوچەی زاخ و بڕوێ بە ئاراستەی ترافەر و شنگالەوە ئەیتوانێت لە ڕووی لەشگێری دۆرپێج بکێ ئەو دۆرپێجات ئیدارەی کوردی دەمینە نیوان بەشار ئەسەد و نیوان سوبای تورکیا لەوێ کورد ناچار دەبن بڕۆین لەگەڵ بەشار ئەسەدا ڕێکەوتنێک بکەن و تەنازول بکەن لەوە ستاتوی خۆت. ئەمە مەبەستی تورکیا کە دوێ هەمیشە ڕۆژانەژی ئەردوغان دەبینن باز دەکەی من قبول ناکەم ستاتوەیەکی تیرۆریست لێرە بێ دروستکردن دووبارە ئای مەبەستی دووبارە کە مەبەستی تەماشۆریش ستاتوەیەکی تیرۆریستە بەدڵی نییە. ئەم گۆتاری ئەردوغان دوێنی تەسریح بدە ئەیمە هیچ قبولی ناکەن دەوڵەتێک دیکە ئەمن وەربگرێن ئێستا دەوڵەتە دیکە ناوچەکەمان بێ دروستکرد ناوچەکەمان ناڵ ئەردوغان ناڵی لە ناو سینۆرمان سینۆری دەوڵەتی تورکی ئەڵێ ناوچەکەمان چییە؟ ئەردوغان تەماشای سووریاتکردنەوەکی دەوڵەت تەماشای دیکەی کە ناوچەیەک تورکیایە لە کوردستانی عێراق سێم دەکەی و لە ویلایەتی مووسڵ کە ناوچەیەک تورکیە ئەردوغان قبول ناکێ لێرە نەتەوەک دەوڵەتیە بەس قەوڵێکی تورک دەوڵەتی هەبن. ئەردوغان ئێمە زانن بۆ 300,000 تورک لە قۆڕس دەوڵەتێک دروست کرد قۆڕس دابەش کرد بەڵام قبول ناکێ بۆ 5 تا 6 ملیۆن کورد دەوڵەت هەبێ. ئەم مێنتالی فاشیزمی تۆرانیزم کە ئەردوغان ئێستا بەڕێوەدەین هاتە دروست ئێستا مەرز بووە لەبەر ئەردوغان نایتوانی بۆ پاژی شەری کۆبانی ئەردوغان گەهاشتە قەناعەتێک کە نایتوانێت هەڵیاس یعنی شەری کۆبانی نەسەرکەوتنێک سەر داعش بوو ئەو هەڵەیەک زۆر گەورەیە ئەگە بە مێشکێک سیاسی بڵێن وەڵا تەنیا داعش شکست نا دەستپێکی هەڵوەشاندنی پرۆژەی ئۆسمانیای نوێ بوو نوژەنکردنی ئیمپراتۆریە عوسمانی بوو لەبەروانە ڕقایەتی ئەردوغانی بە کوردی ڕۆژاوە بە دەمرتاش و ڕەوا نابوو خەونی ئەردوغان هەڵوەشە بۆ ئیمپراتۆریە ئەو بەخۆ بەبێ سوڵتانیش ئێستا سیر کرد لە 2011 تا ئێستا ئەردوغان ناجار و ئەوەی بەڵێندا کەرەزار لە مزگەوتی ئۆمەوی نوێژ بکەی و خەڵی سۆر دانان و دەست نادی بە حرفی ئەڵێن گوت ئەو وەختە 2012 گوتی بەشار ئەسەد تیرۆریستە خۆڵ کوشتیە من دەست پێنات ئێستا دەستی بەشار ئەسەد ماش دکرد بۆ بەشار ئەسەد ڕازی بێ ڕێکەوتنێک لەگەڵی بکەیت. ئەنجا هاتنی سۆبای تورکیا هەمیشە بەردەوامە بۆ ئەو پرۆژەیە بۆ کورد لە دابەشکردنی باشووری کوردستان لە ڕۆژاوای کوردستان جیا بکەیت و لە ڕۆژاوا ئەو ستاتوی ئێستا لاوازمایە هەروەشینی کورد هەر نەمینن و بە ڕۆژاوای کوردستان هەر نەمینیت بە قەناعەتی من باشووری ناوی ئەگەر ڕۆژاوا بکەوێت دەستی تورکاندا دڵنیان نەوێنە. زۆر سپاس دکتۆر کاتی بەرنامەکەشمان بەرەو کۆتایی ئەڕوا چ شتێکی گرنگ ماوە کە ئاماژەی پێ بدەن خۆتان؟ ملی سپاس وندی ئاماژە بە یەک شت بکەم ئێمە لە قۆناغێک زۆر هەستیارە بەڕای من پرۆژەی نەتەوایەتی کورد پرۆژەی ڕێزگارخوازی نەتەوەی کورد لەو قۆناغا دەمینەیان نامینی و ئەم قۆناغا ئەگە بە سەرکەوتنی دانەپەڕێنن نایتوانی بن بەرامبەری ڕاوستن بەهێز بن بەوەرم پرۆژەی کوردایەتی نامینێ ئەمە ئێستا زۆر سەردیات
یان ناراتیوی ئیسلامی سیاسی تێن ئێستا پرۆژێن بڵێن پان نەتەوەی تێن دوا بە ئێمە ئەگە خەمخواری کوردایەتی و ناسنامەی کوردایەتی و پرۆژەی ڕێزگاری خوازی کوردستانی بن دوا بە ئێمە هەستیار بن لە هەندێک کێشەی یان هەندێک شەرت و مەرجن کە پێویستە بتوان ئەم قۆناغی لەسەر تیاترۆی مێژوو داپارێن بە جوانی جێبەجێ بکەن. یەکەم شت گوتاری نەتەوایەتیە، گوتاری کوردستانیە. گوتاری نەتەوایەتی تا ئێمە تا ئێستا کوردان نایتوانیم و هاوبەشی یەک گۆتار بن. دووەم ئیرادەی نەتەوەی یان خۆستێکی نەتەوەی ئەمە دابەشە. سێەم تا ئێستا لە هەندێک پارچەکانی کوردستان ئەمە پێش قۆناغی نەتەوەیە، کارگیری کۆمەلگای لۆکال هەیە، کارگیری باوەری دیش داهاتووی نەتەوەی هەڵا ئەمانە گشت ئەم قۆناغە دوا بە ئێمە سەرکەون. لەبەروانە کورد ناردی لەم قۆناغە و بەرەو پێشدا خۆی کێشەکانی خۆی تەنیا پێشکەش وەکن بەو کۆمەلگای نەتەوەی وەکی کێشەیەک تایبەت بە مافی مرۆڤ و دیموکراتیەت لەو پارچەیە لەو پارچەیە. ئەنا ئەوەی دڵێن بۆ کاکە قۆناغی مەداب ئێستا وان نییە. ئەم سەرکەوتن هێزن ڕاستپاراست لە ئەوروپا بەدەست خستن لە فەرەنسا دیارە کە مەسەلەی شوناس و هەویە زۆر تا ئێستا بە هێزە و گرنگدا. لەبەروانە ئێمە کورد پێویستمان بە عەقلێک نەتەوەی هاوبەشە بتوان بە یەک مێشکی بیر وکنۆکێ جیاوازی نیوان پارچەکانی هەبی، جیاوازی نیوان ئەولا هەبی، بەڵام هەر کوردە مامونی کورد لەسەر تیاترۆی مێژوو ئەمە چۆن بپارێزن و دووپات وکن ئەو بە هەوە. سپاس دەکەم. سپاس بۆ کەرارەکەتان. ئەمین ئاوڕێیان یارمەتێ. زۆر سپاس دەکەم دکتۆر سەربەست نەبی پرۆفیسۆر و مامۆستای فەلسەفەی سیاسی لە زانکۆی کۆیە. سپاس کە کاتی خۆتان بە ئێمەدا. سپاس دیکە. بەڵێ بینەران زۆر سپاس بۆ ئێوەش کە تام کاتە لەگەڵ تیوارمانەوە. بێگومان زانیاریەکان لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بە ئاسانی بەردەستانەکەوێت. هەر بۆ زانیاریتان لە کەناڵەکانی تیواریشدا لە فەیسبوک و ئینستاگرام و تویتر لینکەکە بەردەستە دەتوانن لە ڕێگەی ئەو لینکە و پشگیری خۆتان بۆ سەلاحەدین دەمیرتاش دەرببڕن. دووبارە سپاستانەکەین. تیوار پەنجەرەیەکە بۆ بینین، دەتوانن ڕخنە و پێشنیار و زانیاریەکانتانمان بۆ بنێرن و گەورەمان بکەن. تا دیدارێکی دیکەی تیوار هەر شاد بن.